ڕێکخراوی حەڤەی شوبات بۆ ماف و ئازادی کە ڕێکخراوێکی سەربەخۆی ئازادە چالاکی لە زۆرێک لە شارەکانی بەریتانیا ئەنجام دەدات. چالەکیەکانی لەسەر دۆخی سیاسی کۆمەڵایەتی عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی لە چوارچێوەی کارەکانی سیمینارێکی بۆ هەریەکە لە بەڕێزان توانە تاڵیب ڕاوێژکار یاسایی لە بواری پەنابەری مامۆستا خالید مامۆستای ئاینی و ئەندامی ڕێکخراوەکە و هەروەها سەرکەوت ئیبراهیم چالاکوانی مەدەنی و ئەندامی کارژێری ڕێکخراوەکە ڕێخست. سیمینارەکە بە ئامادەبوونی ئەندامانی ڕێکخراوەکە و چالاکوانان و ڕەوەندی کوردی بەڕێوەچوو. هاوکات چیاسعەد پێشکەشکاری سیمینارەکە و بەرپرسی میدیایی ڕێکخراوەکە سیمینارەکە و پانێڵەکەی بەڕێوە بوو. راپۆرتی پێشێلکارەکانی بەرامبەر بە میدیا و میدیاکاران و ڕۆژنامەنووسان و کەناڵەکانی ڕاگەاندن لە هەرێمی کوردستان تەوەرێکی گرنگی سیمینارەکە بوو کە لەلایەن بەڕێز چیاسعەد پێشکەش بە ئامادەبوان کرا و ڕوونی کردەوە بۆ ئەندامانی ڕێکخراوەکە. ئەوەی جێ ئاماژەیە لە کۆدایی سیمینارەکەدا دەرگای پرسیار وەڵام بۆ ئەندامانی ڕێکخراوەکە و بەشداربووان کرایەوە. پێشنیار و کۆمنتەکان بە هەر وەرگیران و بۆ بەرنامەکانی داهاتووی ڕێکخراوەکە. سیمینارەکە لە هۆڵی ڕۆشنبیری کورد لە شاری وێست بڕۆمیش بەڕێوەچوو. تەواوی سیمینارەکە لەلایەن کەناڵی بیکەیفۆ ئەرکی تۆمارکردنی گرتە ئەستۆ کە وەک تاکە کەناڵی کوردی بێلایەن ئازا و ئازاد کە بەبێ ماندوو بوون لە خزمەتی دۆسی ڕەوەندی کوردیە لە دەروی وڵات. بۆ پەڕی سوپاس و پێزانینەوە ڕێکخراوی حەڤەی شوبات خەڵاتی ڕێزێنانی بەخشی هەریەکە لە ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد کەناڵی بیکەیفۆ بەڕێز چیاسعەد پێشکەشکار و سیمینارەکە و لەگەڵ هەریەکە لە میوانە بەڕێزەکان کە لە سیمینارەکەدا ئامادە بوون. پێشکەشکار و ئامادەکاری ریپۆرت چیاسعەد کاری وێنەگرتن شەمۆز نادر کەناڵی بیکەیفۆ.